لە کاتی ڕووداوێکی هاتووتۆدا کە تێیدا ژیانی منداڵێکی 2 ساڵان دەکەوێتە مەترسی و لە باوەشی باوکی دڵی لە لەدان دەکەوێت، کارمەندێکی تەندروستی لەو کاتەدا وەک فریشتەیەک دەردەکەوێت و دەبێتە فریادڕەسی ژیانی منداڵەکە. ڕووداوەکە پێنجشەممەی ڕابردوو لە گەڕێکێکی قەڵات زێ ڕووی داوە. بە شێوەیەک منداڵێک دەکەوێتە ژێر ئۆتۆمبیلێک و بە سەختی بریندار دەبێت. باوکی منداڵەکە دەخاتە باوەشی و خوێنی لێ دەچۆڕێت، بەڵام پەشۆکا و ترساو دەبێت، نازانێت چی بکات. ڕێک لەو کاتەدا تەمەن عەلی کە کارمەندی فریاکەوتنی نەخۆشخانەی قەڵاتزەیە وەک فریشتەیەک دەردەکەوێت و منداڵەکە لە باوکی وەردەگرێت و دەیخاتە ئۆتۆمبیلەکەوە. تەمەن قسەی بۆ 964 کردووتی کاتێک خستمە ئۆتۆمبیلەکە 100% دڵی وەستا بوو، بەڵام لە ڕێگای نەخۆشخانە دەستم بە شێلانی سنگی کرد تا هەناسەی بۆ گەڕایەوە و دڵە بچووکەکەی کەوتەوە لێدان و دواتر بەدەم ئۆکسجینم پێدا. ئێستا منداڵەکە لە ژیانە و تەندروستی جێگیرە. تەمەن عەلیش وەک پاڵەوانی ڕزگارکردنی ژیانی ئەم بچکۆلەیە لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ستایش دەکرێت.